ئێمە هاتوونە بۆ ئەم نوێژە بارانە داوە لە خوایە ئەکەین بارانی ڕەحمەتەوان بۆ ببارێ پێویستیمان بە بارانی ڕەحمەتە خوایە بە ڕەحمی خۆر ڕەحمان لێ بکەی خوایە بە ڕەحمی خۆر ڕەحمان لێکەی بە کڕی خۆمان لەگەڵمانان نەکە یا ڕەب العالەمین عەبدێکی زەعیفین داوای خێر و ڕەحمەت لە تۆ ئەکەین زەعیفین یا ئەرحەمە الراحیمین خوایە بە گونەهباری خۆمان لەگەڵمان نەکەی خوایە بە گەورەی خۆت ڕەحممان پێ بکەی ڕەحم لە وڵاتی ئێمەش بکە یا ئەرحەمە الراحیمین ڕەحم لە وڵاتەکەمان بکەی بە عام بارانی ڕەحمەتمان ببارێ عەبدێکی زەعیفین لە تۆ ئەپارێنەوە یا ڕەب العالەمین. دیارە ئەمڕۆ کە ڕۆژی هەینی بەرواری 29 دوانزەیە لە شاری چەمچەماڵ هەڵساین بە ئەنجامدانی سونەتی نوێژە بارانە لەسەر داوا و داخوازی بەشێکی زۆری خەڵکی شاری چەمچەماڵ و ناحی شۆڕش و دەوروبەری کە پێیان باش بوو لە ئێستادا بەهۆی تەئەخیر بوونی کاتی بارانبارینەوە بەهۆی کەمبارینی ڕێژەی بارانەوە ئەم سونەتە زیندوو کرێتەوە. ئێمە ژۆک و بەڕێوەبەراتی و قافی چەمچەماڵ بەکارێکی باشمان زانی و هەڵساین بە سەرپەرشتیکردنی ئەنجامدانی ئەم سونەتە سوپاس بخوا جەماوەرێکی باش و زۆر ئامادە بوون و هەڵساین بە ئەنجامدانی ئەم نوێژی بارانەیە بەو ئومێدەی کە ئینشاءالله ببێتە مایەی بارینی بارانی ڕەحمەتی خوای پەروەردگار ببێتە مایەی کردنەوەی دەرگایەکی خێر و خۆشی بۆ میلەتی کوردی موسڵمان.